ئەو کاتتان باش هاوڕێیان چۆن بە هیوان باش بن سەندە قسە و باز دەکەین لەسەر کۆمەڵێک زانیاری شت بەدەست من گەیشتێ پێم خۆش بوو هەمووی پێکەوە باس بکەم بۆیە کردم بە لایف ڕێز و خۆشەویستی هاوڕێیان ڕێز و خۆشەویستی کردی بە باران بۆیە هاتینە ژوورەوە کردی بە باران بە ڕێزان لە سویچ خێربێن وەرن تەڕاتێنی میت و ئیتڵاعات لە سلێمانی و هەولێر ناوی چەند بەرپرسێک باز دەکەین هاوکات چەتر نامۆ فازڵ دنیایەک زانیاریت کەش باز دەکەین بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین بعد ئەو دوو دەقە هاوڕێیان وەخت خۆی گۆرانی دەکرا ئینسان لێبدات تا خەڵک کۆ دەبەوە بەڵام ئێستاکە گۆرانی شت بە کۆپیڕایت حسابە دەبیت ئەو شتانە بڵاو نەکەوێ بۆیە مەجبورین قسەک چاوەڕێ بکەین ڕێز و خۆشەویستی هاوڕێیان بە هیوام هەمووتان باش بن ئەوڕۆ ساڵ یادی یەکێتیە ئەو یەکێتیە ئەگەر لە کۆن پێشمەگەیەکی شاخ پێیان گوت بە یەکێتێکی وا دەردەچی ستەم لە خەڵک دەکا و دوو کوڕی تاڵەبانی دێنە سەعازرەشی و برا ڕۆ خەڵک دەیگوت قەت بڕوای ناکرد ئەوە ڕوویدا هەرێ وەڵا بەتوێرە ئەو خەباتەی کۆمەڵە و یەکێتی ئەو قوربانی دانانەی شاخ و شار و ئاخر یەکێتی حزبێکی زۆر تێکۆشەر بوو بەڕاستی شەهیدێکی زۆر قوربانیەکی زۆر ینی بەڵێ شاو داستانی گەورەیان تۆمار دەکرد یەکێک لەو حزبانە بووم بەڕاستی یعنی ئینسان ناتوانێت کەس بۆ پێشمەگەی زۆر قارەمانیان هەبوو بەداخەوە ئێستا ئاوای لێ هاتی نە حزبما نە شۆڕشی ڕەنزەران و هێز و بازوومە برا ڕۆ ئەو دروشمانە چ خەڵکێک لە سێدارە درا چ خەڵکێک لەسەر ئەمە لە سێدارە درا یان تەمەنی گەنجێتی هەڵوەری لە شاخ یان شەهید بوو یەکێتیان چەند خۆش دەوێت ئەو خەڵکە ئێدەوەرە ئێستاکە دەچێتی حزبی چێە بە جددیمە نا پرەنسیبی مایە نە فکری مایە نە مەبادئی مایە بەخێر بێ ناوڕێیان قادر عەزیزم دیت کە قادر وەڵا عیبە بە جددیمە یعنی ڕزانم گەیشتنە تەمەنێک دەتانێ بەس خۆتان بگونجێن کورکە بەس پێم برێ ئەخر بە جددیت خۆت پێسەرکردەشی چەپ بەس پێم برێ پاڤڵ کاریزمای چییە بەس پێم بڵێ درێک پاڤڵ کاریزمایە کورە کاکە بەو تەمەنەت و بەو فکرەت و هەر قسەت نەکرد بەوە شێ و چەند ساڵی لە خۆت دانیش ئاخر پاڤڵ نازانی دوو جوملە بڵێ بە چ بوویتەکار ڕاستە ئێستا تەحەدای پارتی دەکات بە جددیانی تەسلیمی نەبووە بەڵام کاکە لە ئەخلاقی پارتیە دەیان تاوان دەیان کەم و کورتی ئەو حزبی نێش مەکتەب سیاسی کاریزمای چییە ینی چی کردیە چ دەستکەوتە چینەتەوەی بەدەستی نایە یعنی ئینسان ئەوانە دەبینی بەڕاستی تەئەسف دەخواتن بە دەستی خوانی عشخارتەک لەوە دێ مەتحی ئەوە دەکەو یەک مەتحی مەسرور بارزانی دەکاو مەکتەب سیاسە چێچیت کارە سات بەڕێزان سەرچاوی ئێمە ئێستا دەست پێ دەکەین نامە فازڵتان دیت چاوڕێیان نامە فازڵتان دیت ئەوەی نامۆ چی پیشاندە هاوڕێیان دەمێ ئەوەتان پێ بڵێم نامۆ یەک شتی پیشاندە کەس غرور نەیگری وە تێبگا خۆشەویستی خەڵکە و ئەبەدی دەمینێتەوە و هەرچی بیکات وەڵا ئەوە دەبیتن خەڵک ئۆکەی دەکە ناوەڵە براکە واڵا ئاوا دەیکەنە گاڵتەجار و بە یەک شەو
بە یەک لێ دووە سێ وشەی گوت سێ وشە کوچی بەسەر هات بۆیە کەس غرور نەیگیری بری ئەمن پۆپیلار خزمەتم کردیە بەتەڵی قەومیم ئاوە بە سێ وشە بەز وژی بژی بارزان بژی سەرۆک بارزانی تەواو هەموو ئەوانەی لە بەرچاوی خەڵک ئەوە بۆیە ئینسان زۆر بە زەحمەت ئەوەی بەدەست دەکەی بەس دۆڕانی ئاوایە بە سێ وشەیە کاچی خۆم کەسیش لە خۆی باینێ بڵێ ئەمن قوربانیم دە خەباتم کردیە بەخواوی ئاگای لە خۆ نەبی هەرچی شەو نخوونی بکەی هەمووی دەفەوتێ هاوڕێیان ببورن با دەست پێ بکەین خاڵەشکەش برێن بەر لەوە یەکێتی دەبینم لە دوێنێکەوە ئەوەندە گەرما دەڵێ وەکو 4 ساڵ 5 ساڵی ئێمەیە بەعزە سکاڵای ماڵی بارزانی دەکا مەسرور بارزانی وە وەیسی وە مەسعود وە سکاڵای ئەمریکا وە ئەوە ململانەی خۆیان هەیە دوای ئەوە دەستنەوە ناو باوەشیەک بە دەردی ئەو سەرۆکی پەرلەمانیان گوتن ئەوە هەڵکشانی هەڵبژاردن و ململانەیە یعنی فکر نییە لە پشتەوەبی 4-5 ساڵە ئەو کەیسەی دادگا هەیە کەس ناوێری خۆی لێدە لە میدیای کوردی یەکێتیش ئێستا لە ململانێدان وەکو کارتێک لە بەرامبەر یەکتری بەکاردێنن دوای ئەوە پێدی دەبتەوە دوای ئەوە یەکێتی پارتیە وەکو سەدام و چیمیاباران بوو ئاوڕێیان بیرتانە هەڵەبزە چیمیاباران لێدرا هەموو غەرب و ئەمریکا بێدەنگ بوو کە سەدام کوێتی گرت چیمیایی لە خەڵکی کوردستاندایە ئەنفالی کردیە ئەوە ئەزیەتی خەڵکیدا ئاوایە ڕێک ئەوە یەکێتی ئاوایە ئاستە چی نزم لەسە یەکتر دەکەن هاوڕێیان دووسێ دۆسیە هەیە دەمەوێت باسکەم یەک ئەو گروپ ڕێکخراوی چەتر کە قوبات تاڵەبانی خەریک و لەگەڵ کۆمەڵێک لەو ڕۆژنامە نووسە دیارانەی سلێمانی وەکو ئەلتەرناتیڤێک لۆ پێشگرتنی میدیای سێبەری پارتی کە بەلێشاو گەنج و خەڵکی سلێمانیان بردیانی ڕەو بوو ماوەیەک ڕەو بوو وەختی ئاوا ڕوودا و کوردستان 20 سال دروست بوو بەلێشاو ئەو دەنگ و ڕەنگانەی ئۆپۆزیسیۆن کە لە سلێمانی بوون یان لە زانکۆی ئەمریشی بوون بەڕەوا دەچوونە ناو میدیای پارتی و میدیای پارتی ئێستا و دەنگ و ڕەنگخنە دەنگ و ڕەنگانەی گۆڕان یەکگرتو زانکۆی ئەمریشی لێ دەربکە خۆ پارتی هیچ کادیری نییە نی بەزدی دە کادیری بخۆی نییە هەموو ئەوانەی کڕی وەکو ئینسان دەستە مەیدانی حیوانان مەر دەکڕی بزن دەکڕی بەداخەوە من کابراکی ڕۆژ خۆرم زۆر نیگەران بووم لەو جێژێ دەرێن 2000 ئەوەندە ئاژەڵە زیاتر سەر بردرایە بەرحاڵ ئەوانن گۆ حەق خۆتان ئەبەز ئەمەش وەکو ڕۆخۆرە و مافەمام دەنێ کە نیگەرانین لەبەر ئەوەی دەبینن چەند ئاژەڵ هەڵات چەند ئاژەر کوو هاوار دەکا یعنی دنیا ئەوە دەکاتن ئەمەش هاتسەقەکەی ئەوە دەکەن ئەویش یەک بخۆی هاوار دەکا بەرخە برادەرتە هاوڕێتە لە ماڵ لە پرەگدی چەقۆی ئاوا لێ دەکەی بەرحاڵ وازەوە بین ئیتر ئەو ڕێکخراوە کە دروستی کرد بۆ پێشگرتنەوە بوو بەهۆی ئەو فشار و ڕەخنانەی لێ گیرە ئێستا من ناوی چەند کەسێک باز دەکرا کە سەرپەرشتیاری کەیسەکەن قسەم لەگەڵیان کرد هەموو نەفیان کرد بڵێ ئێمە لەگەنینە ئێستا وەم بزانم بەشی ڕۆژنامەگەریان هەموو هەڵدێتن لێ کەس ناوێری لەبەرەوەی دەزانن گەلە گەران تاریخیان دەفەوتێنی بەڵام بەشی شان و هونەر نازانم چی ئەوانە ئیشی خۆی دەکاتن سکۆ هەر بەشی ڕۆژنامە نووسی نەبوو وە قوبات 4 ملیۆن دۆلاری لۆ تەرخان کردیە وە گوایە ملیۆنێک مانگانەش ملیۆنێکیان دەخرێتە بەردەستی ئیتر بەشەکان کە ئیش دەکەن بەس لە بەشی ڕۆژنامەگەری ئەو دەنگ و ڕەنگانەی کە دیار بوون کە بدایەت ئەوە بوو ئێستا هەموو دەترسن لەبەرەوەی باش دەزان دەبنە گاڵتە جار ڕەخ نەگەێت و ئەو هێزە گەورەی سۆسیال میدیا زۆر گرنگە هاوڕێیان دوو شت من دەمەوێت دەستخۆشی بکەم بەڕاستی لەناو ئەو هەموو تاریکی و بێهیوایەی وەرە کەیسێکی نامۆ فازڵ دەبینی چستان لێ کرد یعنی چه هێزەک هەیە وا دەکە نامۆ فازڵ ئێستا پەشیمانە من دڵنیان پەشیمانە بنمونە دەیان کەیسی ئاوە لەو سۆسیال میدیای ڕسواگە دوو وەرە بڕۆ
خەڵک لە کنەمە شت نانووسی ئێستا بەچە دیمە کۆمێن ناکە خەڵک دەستە ناو ماڵی پارتی یەکێتی ناو ماڵی بەرپرسەکان ئابڕویان دەبە ئەو زۆر گرنگە لە تێڤەکان لە پەیج و ئەکاونتی بەرپرسەکان بڕۆ سیر کە بزانێت چۆن ئابڕویان دەبردرێ ئێوە شتێکی زۆر دڵخۆشکەرە یان ئاوا کە هوجومی ساوەیەک ئێمە هێزێکی گەورەین ڕاستە ناڕێچین ڕاستە لە حیزبێکی وەکو گۆڕان نمایە و کۆن خەڵک لەو چەترە کۆبووە بەڵام لە سوسیال میدیا خاڵاو بەشەکە کە دێ دەست بە دمبکەکەی دەکرێت کەس خۆی لەبەر ڕاناگری کەس خۆی لەبەر ڕاناگری بۆیە ئەو شتێکی زۆر زۆر دڵخۆشکەرە هاوڕێیان دڵخۆش بن بەو خاڵە بەهەرحاڵ بۆیە ئەو ڕۆژنامە نووسەوانەی بە تەما بوون بەشدار بن هەموو پاشەکشەیان کردیان ئەو مەشروعی قوبات لە ئێستا ئەو ستافەی کە دانرا بوو ئەمن بۆ خۆم پەیوەندیم بە بەشەیان کرد هەموو گوتیان ئێمە لەگەڵ نینە هەیە ڕوونکردنەوەی بەخۆی دادرێ ئەم لەگەڵ نیمە لە پاشەکشەدان بەڵام دەمە یەک خاڵی لەوەی بڵێم بەڕاستی لە ناو ڕۆشنبیرانی سلێمانی ئەوە زۆر باز دەکرێت هەڕەخنەیەک لە یەکێتی و دەڤەری سلێمانی بژیرێ ئەڵێن یانەی سلێمانی کاچ خۆوانە یعنی ئەوە 20 ساڵی ڕەخنە لە هەولێر دەژیرێ بەشەکی زۆر ڕاستە بەس بەشەکی نەحەقیە بەڵام کەس نەمانگوتیە ئەوە سوکاتیە بە هەولێر دەکرێت بەنمونە کاچ خۆم ئەتوو کە لە لەزار دەکرێت هەندێک شت دەکرێت خەڵک ئەڵێ لۆ ڕۆشنبیری سلێمانی قسە ناکە بەنمونە لەوەی غەزال کاتێک دەبینی 6-7 کەس کۆ دەبتەوە بەنمونە خەڵک ڕەخنە دەگرێت خۆ هیچ بەوە نییە لەژێر سیستەمی دیکتاتۆری هەموو کات ئازادی سیاسی نەبێ یعنی ناتوانانی تۆ لە کۆریای باکوور کو دەتوانی تۆ لە سین کو دەتوانی کۆت لەژێر سەدام ئەوانە کو دەتوانی بانگێشەی ئەوە بکەیت هەولێر و سلێمانیش کاتێکە ڕابی لێ دەکرێ وایە هیچ عیب نییە خەڵک ناتوانانی کاکە تو خۆ ناکرێت و دوو قسە بکەی و بێ دەرێ و بتگرنەوە شێوانی بە هەزار دەستماسکردن و بە هەزار کەمپین بەریش نەدرێ بۆیە زۆر زۆر ئاساییە ئەو خاڵایە زۆر زۆر ئاسایە بەڵام خەڵکی سلێمانی نخبەی ڕۆژنبی یەکسەر دەرێەوە ئیهانەیە ڕاستە ئاوا بەڕاستی ئاوا یعنی یەکێک لەو منبەرە فەوزەوی فتنەچیانەیەک هەوڵی شەڕی شارچێتی دەدا هەندێک میدیای سێبەری پارتی کاکە ڕەخنە لە یەکێتی بگرن چیشتان بە سلێمانی هەیە یعنی ڕادەچێشی لۆ شەڕی شارچێتی ئەمن لەوە دەگەم بەڵام خەڵکی سلێمانی ڕۆشنبیری سلێمانیش نابی هەرچە ڕەخنە لە یەکێتی گیرە لە کەسە قێزەوەنەکانیان گیرە کاتێک سازش دەکەن کاتێک خۆیان بچووک دەگەن لە بەرامبەر بەرپرسەکان ئەوە ئیهانەی سلێمانی کرای بۆ ئیهانەی هەولێر نەکرێ بۆ ئیهانەی دهۆک ناکرێ 15 ساڵ ئاڵێ خەڵکی ئەوە شارانەوەی بناوم بۆ هەندێ نییەم بۆ خۆم نیوەی عمرم لەسەر جینۆساید بردە سەرێ گەرمیان لە هەفتەی شوبات و ڕۆژانی داهات تحەدا دەکەم لە ئەوروپا کەس بەقەد منی کردبی بڕوا بکەن یعنی ئەوەتە لە پەرلەمانی سوید 4-5 سیمینارمان ڕێگە خست باوک شەهید سێوچێو هات یعنی با ئەو ڕەخنەیەش بگرم لە کاک شاو سەعید و کاک جەبار ئەمین بڕوا بکەن یەک دیداری پارتەکەی کاک جەباریان وەرگرت جا ئەو گوتیان قادر تەلەفۆنی بۆ من کرد کاک جەبار وتی کا قادر دەتوانی ئەتوو دیدارەکانی لەوەگری لە کاتێکدا کاک جەبار لە من لاقی زیاتر بەجیان هێشت قەزدم ئەمە کەیسیش هەفتەی شوبات باوکی شەهید سورچێو خۆ بەڕسم هەیە هەموو حزبەکان لەگە برادرانی هەفتەی شوبات هەموو حزبە سویدیەکان دیدارمان لەوەگرت بە سەرۆکی بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی قەزم نەوێت لە چێ ستەم هەبوو ئەمە قسەمان کردیە بەڵام بەڕاستی ئەمە ئێستا دوو بچووکترین ڕەخنە دەگری ئەکسەر ئەوە ئیهانەی سلێمانی دەکەم کورە بابا ئەمە دژی دیاردەیەکی قێزەوەنین لە هەولێر بی لە سلێمانی بی لە دهۆک هیچ ڕەبتی بە سلێمانیوە نییە لە شوێنە غەدر لە سلێمانی کرابی ئەمە بەر لەنگۆ لەوێ بووینە بەر لەوێ خۆ پیشاندانمان کردیە بردیتمانە ناو پەرلەمان و حزبە سویدیەکان بنمونە لە سەجادە بووینەوە چی هەموو ئەوەکانی کە ئەو کارەساتانی بەشێک دەڵێم ها بەشێک لە نخبەی ڕۆشنبیری سلێمانی بەڕاستی ڕاستی زمانە یان شارچێتی بەشێکیان دایانەوێنی هەر شتێک بیان یەکێتی قوباد و پاڤل دایانەوێت لە پەنای ئەوە خۆشکردنی فتنەی شارچێتی لێ نەگەڕن کەس ڕەخنە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکری کاکە یەکێتی لالەزاری کردی ئەمە ئەڵێن کاکەت ئەوە تاوانەوە هیچ ڕەبتی بە خەڵکی سلێمانی ئەسڵان سلێمانی قوربانیە ئەبێ هەموومان لە پشت شاری سلێمانی بین
هەمومان لە پرشاری سلێمانی بین بەرحاڵ ئەو خاڵەش هەبوو خاڵشکە هاوڕێیان بالشکە با بچمە سەر ئەو بابەتەی کاک هاوڕێیان لە 2008ەوە نوێنەراتی حکوومەتی هەرێم لە ئەمریکا 50 ملیۆن دۆلاری سرف کردیە 50 ملیۆن دۆلاری سرف کردیە بەڵاوینەکەی بینی 50 ملیۆن دۆلاری لۆ چوە 10 ملیۆنیان لە لۆبیکردن سرف کردیە لەوەی مەسەلەن وەزارەتی پێشمەرگە پارە وەردەگری کۆ ئارگەی هەیە ئەندە دیداریان کردیە 40 ملیۆنیان خید کردیە هەولێری دەرێن خیدیان هەپەلۆش کردیە 40 ملیۆن بەدەر لەوە ئەلەو پارێ بەشێک لەو پارێ دوای ئەوە کاک دەبێت بەس 10 ملیۆنی دراوە بە کۆمپانیای بی ئەزۆرە سویدی و ئینگلیزی گەی ئار بە ئینگلیزی دەخینەوە گروپ ئەگەنە چلیان خواردیە دوو مەنسوور بارزانی مانگانە 50,000 دۆلار دەداتە کۆمپانیایەکی بە ناوی دی جینۆڤا توێنسینک کە مەحامی منصور بارزانی مانگانە 5 دەفتەر منصور بارزانی یەکێتی پاڤڵ تالەبانی بۆ ڕکابەری پارتی مانگانە 75,000 دۆلار 75,000 دۆلار دەداتە کۆمپانیایەک بە ناوی باڵارد پارتنێش بە سویدی وارەخنگرێتەوە بارەعاڵ جعفەر شێخ گەریمەتی بابەت تەقاعود کرای جعفەر شێخ مستەفا گرێبەستی لەگەڵ کۆمپانیای هۆگان لۆڤێلس هەیە مەلا بەختیار کابرای چەپ کاکم چەپ گرێبەستی لەگەڵ کۆمپانیای ستریک گلوبال دیپلۆماسی نازەمامە بەسی دەخیندرێتەوە ئەتر لە ئینگلیزی گرنگ لەو گلوپە هەیە تا ئەن ئەو جعفەر شێخ ئەوەیە و مەلا بەختیار برادرتیان هەیە کەمیش دەیناسم بڕوا بکەن ڕەوشەشی تایبەتی هەیە زۆر قەزێکەشی نیشتیمانیە ئەوەندە دەنیئن یعنی مانجە دوو دەفتەر دەدەنە مەحامی بەس ئامادە نەبوونە 500 دۆلاری بدەنێ لەم یعنی کەسەکە جێگە ڕێزە دەبی ئەوە بی ئەوەی ئەم بزانم بتوێن وەڵە معاشمان بڕایە لاولا دەرکەتیەکە دوو دەفتەری دەدەنە مەحامی مەلا بەختیار کورێ هەموو قسەیەک هەموو دروشمێک شێخ زەعفەر ئەوە هیچ کابرایەکە بەس مەلا بەختیار زۆر قسەی بری قەدار و مرۆڤ دۆزی دەگا هەرچی دروشمە هاوڕێیان خەڵک خۆی کردە ئۆپۆزیسیۆن بیر و باوەڕی ئینسانی ئیسلامی مارکسی چەپ لیبرال مرۆڤ دۆستی خۆی وەکو ئاژەڵ دۆست کە لە وەختی تەنگانە پشتی تێکردی هەولێر گوتنی سەی تێبەردە ئەو ئینسانە هەرچی فکرەیەکی هەبی درۆ دەکا ئینسان من چەندین کەسم هەر بەس لە وەختی لێدانەکەی خۆم نییە تەلاقی شەرقیانەی لەبەر ئەوەی ئینسانێک لە وەختی تەنگانە هاوڕێی نزیکت بیان ناسیت لە پشتی ڕانەوەستای کاتێک کە پێی دەویست وە کەسەکە هەم قەزەکەشی نیشتیمانیە بەجددی زۆر نیشتیمانی ئینسانیانەیە تۆر ئەلە وەختە خۆت بدزیەوە بڵێ وڵە مەعاشم بڕێ داوەشێ بەجددیمە داوەشێ کورە من قەردی دۆ دەکەم بەجددیمە یعنی من ئەوەی لە دەستم بێ کردومە لە هەموو ئەو هاوڕێیانە نەک لە پارە کورە لۆ مردنێ لۆکەوە من یەک نمونەی بەسەریعی بڵێم ئەو کوردستان پۆستەم قەت لەگەڵیان ستاف نەبوویمە بەڵام کاتێک شقاقیان لێکرا کاتێک فشاریان لەگەڵ دەکرا لە پشتیان ڕاوەستان یعنی هەموو کە زۆر دزانی قادر لەگەر یعنی ستاف لە پشتیان ڕاوەستان بە تایبەتی ئەو وەختیش گوتم مەکەوم لەگەڵت ئەو مەکی ئامێدیە من لەگەڵ تەفدە نەبووم نمابووم هەر پێشەش ماگەبووم کە لە شێروانجیژە کە لە مەکیت 2000 هەولی گوتم ئەمن دێم لەگەڵتان ڕادەوەست کە هەموو هاوڕێکانی بەجیان دەهێشت پشتیانی کاکە ئینسان دەبی لە وەختی تەنگانە لە پشت برادری خۆی ڕابوەستی هاریکاری بکە ئەو هاریکاری جاری وە یەک قسەی خۆشە جاری وە پۆستەکە جاری وە پارەیە جاری وە هەڕەشەیە ئیلا ئاخیری ئەتوو کە لە وەختی تەنگانە خۆت دزیەوە ئیتر فکر و ئەوە وازی لێبینە هاوڕێیان وازی لێبینە فکر چی ئەگەر ئەتوو تێکەڵکێشی مەسەلەی ئەخلاقی نەبێتەوە کۆمەڵات کات خۆی ئێمە لە شوقەیەکمون لە مووسڵ 6 کەس بوون
پارەمان هاوبەش بوو وەختی تنگانەمان هاوبەش بوو لاترێکمان دەیویست بگیرێ دایم سعات دوو کەس لەگەری دەچووینە دەرێ بالعکسی ئێستا کاچ خۆم ئەگەر ئەوەی تێدا نەبی تامی سیاست و ئۆپۆزیسیۆن بوو چییە تامی قسەی بری قەدار چییە کورە خۆ ئەگەر بە قسەی بری قەدار بێمووی دەڵێ بەرحاڵ بێمەوە سەر ئەوانە وەرە پارەی ئەو میلەتە پارەی ئەو میلەتە تەبعەن بڕۆن سیرکە لەو سکاڵانەی ئەمریکا دیار دەبیتن لەو ئەوانە لەو وەختەی لە 2014 لەو عەبدە کە شەڕی داعش بوو کە معاش بڕایە پارتی نەچێتی بە تایبەتی بنەماڵەی بارزانی لەو ئەمریکایە چەندین خانوویان کڕیە پارەی ئەو میلەتەیان دەگواستەوە لە وەختێکدا موچە نەبوو یعنی بێویژدانی ماڵی بارزانی لە چه ئاستێکدا بوو هەڕیانە دەنگم هەیە دەنگم باشە تخوا یەکتان دووەچی بنووسن یەکتان دووەچی بنووس کولای من هیچ بەس دەنووسێ ئەوە تەمەشا دەکاتن یعنی ئەلە وەختی بەدەیان ملیۆن دۆلار لەو ئەمریکا گوازرایتەوە بڕۆن سەیری دکۆمنتەکە ئەو لووتکەی لە وەختێکدا ئەنگۆ موچەنیەوە ئابلۆقەمان قرایتە سەرێ و نازام چینە کاکە کارەساتە بەجددیمە کارەساتە بەرحاڵ ئەوە دەیان بینن ئەو پاڤلا کاک قادر عەزیز کاریزماکات 7 دەفتەر و نیوی ئەوها لە هەموو مانجێ دەداتە کۆمپانیایکی ئەمریکی دەزانین وتی هاوڕێیان ئەو شێخ جەعفەر و مەلا بەختیار و مەنسوور و مەسرور و مەسعود و نازەم چێ دەستنە ئەمریکای دیدارێکیان لۆ ڕێگێخن خانێکیان لۆ بگرن مشکلەیەکی قانونیان لۆ جێبەجێ هەموو مانجێ پاڤل تاڵەبانی مانگانە 900,000 دۆلاری دەدات ساڵانە 900,000 دۆلاری دەداتە ئەو کۆمپانیا مەلا بەختیار 24,000 دەفتەر 240,000 دۆلاری دەدات مەلا بەختیاری لە مانجیەکەوە دەستی پێکردیە وەرە مەلا بەختیاری چەپ ئەتو هەر دەرێ دوو فلسم نییە ئەوە بەرنامەی ڕیپۆرتاجی ئەمریکیە دەبڕۆ بوێرە بڵێ درۆی دەکەن دەبڕۆ بوێرە بڵێ 240,000 دۆلاری لە چێ بوو بە یەک ساڵی دایتت مەلا بەختیار ئەوەندە بەس لە بۆ کۆمپانیای سەرف کردی ئەو چەپەکەیە بەڕێزان ئەو شێخ جەعفەر دەرێ معاشم بڕایە و پارەم نییە معاشی بڕایە دەست خۆش بێ پاڤڵی خۆزیان نییە دەهەندە ئیهانەیان دەکەی وەرە ئەتوو بەرحاڵ یعنی ئینسانانە کە دەبینی لە ژیان ئەوە 240,000 دۆلاری ئەتوو بەس بدێ مەحانی کاچی چەپ هاوڕان بێمە سەر خاڵی کۆتایی 8/9 ئەو مانگە 8/9 دوو کەس کە یەکەکیان سەرۆکی هاوپەیمانی دادپەروەری نازام ئەو شەبری قەدارانەی بەرهەم ساڵە هەبوو کە بە ناوی کارزان لوقمان کارزانیان کە سەرۆک بووە لەگەڵ ژنێک بە ناوی سەیران کە کوردی ڕۆژهەڵات بووە پەیامنێر بووە ئەو ماوەی پار لەو میدیایی هاوپەیمانی ئەو دووە کەسێک بە ناوی نەوین بانکێش دەکەن لۆ ماڵی خۆی لەوێ ژەهر مادەیەکی هۆشبەری تێدەکەن بۆ ئەوەی یعنی بێهۆش بی و بیڕفێنن لە بۆ ئێرە ئەو دوو کەسە تەنسیق لە بۆ ئێرە ئەوەیان کرد لەگەر جمهوری کۆماری مەرگ و سێدارە کە بیبەنە ئێران سەتفا ئەو نەویدا کە دەیەوێ بستا ئەو ماڵانەی برادرش تەلەفۆنی لۆ دەکات دەڵێ چێوە دەچی دەرێسم ماڵیوان دەرێ باشە ئەمریشتیم کاتێک دەگاتێ لە پێش دەرگەی سواری سیارەی دەکەن دەیانوێت سواری سیارەی کەن بیبەن ئەڵێ چێ دەرێ لە خۆت شووە دەرێ باشە بیبەینە خەستەخانە بە سوتفا قوتار بوو دەیبەنە خەستەخانە لەوێ دوای 5 سەعات بە هۆشخۆی هاتەوە ئەوزە تێدەگەن دەڵێن کاکە ئەوە مادەیەکی ئەوەیان دایتی ئەوزە دەگیرێن هەردووچیان گیرانە ژنەکە دەڵێن بەر بووە سەیران بەس ئەو سەرۆکی ئەو هاوپەیمانی دیموکراتیە تا ئێستا بەر نەبووە بەو تۆمەتە من ناتوانم بڵێم 100% بەس بڕوا بکە ناوڕێیان لە 3 سەرچاوی هەر نزیکی وان تەقیبم کردیە فعلەن ئەو کەتنەیان کردیە هەوڵیاندایە لۆ قاوەی لۆ مادەی هۆشبەر دەدێ کەسە کە قیادەی کۆمەڵی سەر بە ڕەزای کابینە تو حەق لێیان نەبی چنینە بەس هەوڵیاندایە بە مادەکەیان داوەتێ لە ناو قاوەکەی بیڕفێنن لە بۆ
ئێران بیبەن وەکو بەرتیلێک مەکتەب سیاسیە بەرپرسێک گروپی ڕەزای کەعبی یعنی ئەڵێن ئەوان لەگە ئێران تونترن و بڕوایان وا بستۆ ناو شارەکان تالا چی بکەن بەهەرحاڵ بۆیە ئێران فۆکسە سەوان قسەک دەگاتن و هەموو کادیرێکیان دەگری و ئەوە دەکا بەس ئەتو وەرە سەرۆکی حزبێک بی تاعان ئەمن دەمەوە بڵێم بە دواتچوونمە و ماوانەی کە کرد ئارام قادر ئەم تەلەفۆنشم لەگە کرد وتم کاک ئارام قوباد لە ناو کۆنگرەی ڕۆژنامەنووس برێم لەگەر کۆمەڵێک ڕۆژنامەنووس گوتی تو ئایدی میت بوویە لە بە هەندێک جیرایی ئارام قادر پێکەنی وتی ڕاست نییە بەزەم بە دواتچوونم کرد وتیان ڕاستە لە ئیت کەش و قوباد لە ناو ڕۆژنامەنووسانەوەی گوتی وتی کاکە چ داوامان لێ دەکەنەوە ئیشی لە بۆ میت کردەوە ئەو دوو کەسەی کە میتە جیرانە ناوی ئەوانیان هەموودایە بۆ زانیاریتان ئەو دوو کەسەی کە میت بوون هەوڵی ڕفاندنی بەرپرسی لە ئەوەی لە دوکان گیرە ئارام قادر گوتی پێکەنی وتی قادر بۆ خۆت دەزانی وتم وەرە لقاء لەگە دەکەم هیوادارم ئێستاش بێ وتی لە ئێستا زەمان لەبار نییە بێم قسە بکەم بەڵام ڕۆژگارێک دێم باز دەکەم ئیتر من نازانم بەس قوباد لەناو بەرچاویدەیان ڕۆژنامەنووس گوتی کاکە ئەوە لە بەلاش نەگیرایە کەتنی کردیە و چکماوەک دیتان سلێمانی هەر لە دیاربەکر و لە ماردین ئەوەندە کورد نەدەکوژە ئەو هەموو کەسایەتیە نەدەکوژە بڕوا بکەن هاوڕێیان ئەژی ئەمین هەر ناوی کاکە حەمەی بەتە بەس ئەوەی ئەژی ئەمین دەیکە دەقاتی کاکە حەمەی لە بۆ ئێران خراپترە سرف سەر بە دەستگای میتی تورکە یعنی ئەمە دەمەچشە ئەوە دەزانم مرتەزەقەیە لە بۆ تورک هەموو ئیشەکی دەکات کاکەمە بەس ناوی کاکە حەمەمان بەد کردی لەبەرەوەی دێ قسە دەکە ڕاست ناوی ئەمە کاکە مەلا مەزهەر دەبینی مەلا مەزهەر کاکە وەک بە ئاشکە دیفاع لە تورکیا دەکە ڕوون میدیای کۆمەڵ بگرە لە ناو یەکگرتوو دەیان کادیریان هەیە دیفاع لە ئەردۆغان دەکا دیفاع لە شەرع دەکا دیفاع لە ئێران دەکەن دەیان دیتان لەو شەڕی دەیان کەسەوە بوو کاکە سێ داگیرکەری نیشتیمانن تۆ وەرە فەڵەستینێک دەبینی دیفاع لە ئیسرائیل بکە فەڵەستینێک دەبینی کەسەکە دیتیە بێ دیفاع لە داگیرکەری خۆی بکە ئەوە بێچاوڕیە بەس لە ناو کووردا هەیە بەس لە ناو کورتەوە ئەو کەش دەوێت برێ ئازادی فکرە هیچ ئازادی فکر نییە تۆ بێی مەدح و سەنایکە یعنی یەک و دوو نینە دەیانت کێ ئەگە بڕۆ دوێ هەیە میدیایە هەڕاز لە خزمەت ئێرانیە لە خزمەت شەرع کاکە هەموومان ڕەخنەمان لە برادرانی لە ئۆزەلانی ئەمن لەگەڵ ئەوەم کەس تەقدیس نەکرێ بە ئۆزەلانیشەوە تەقدیسکردنی ئۆزەلانی زۆر خراپە پەکەکە بە دەرنێرە ڕەخنا مەزلوم کۆبانی بە دەرنێر لە ڕەخنا بەڵام نەک بە پرۆژە ژوەر بگری بەس دژیوان قسە بکەی واز لە پارتی بینی ئەوەش پەیدا بووە ئێستاکە ئەو تەوەجوهاش پەیدا بووە تۆ بەس دەی لەوان دەدەی لە واز لە پارتی هینایە واز لە یەکێتی هینایە جار سوکە ڕەخنەیەک لەوان دەگری یان ئەوە تا دەی دژی یعنی لە جیاتی دژی شەرع بی کاکە دەچی دژی مەزلوم کۆبانی ئەی هاوار ئەوە ئازادی بیرۆڕانی ئەوە خیانەتە ئیسلامی سیاسی دەیکاتن هینایتە ناو کۆمەلگای کوردی یعنی بەجددی ئەوە خیانەتە بۆیە وەرە بڕۆ دەیان کەوادیری ئیسلامیەکان دەبینی بە ڕۆژی ڕووناک دیفاع لە ئەردۆغان دەکەن کاچ خۆم ئێوە حرەکەی کوردی ئامادەیە هەموو یعنی نیمچە ئەوەی ئامادەن بەس ناسنامەکەیان بدرێ نادەن کاکە ئەڵێ گفتوگۆ دەرنا وازینان لە تیرۆرە هیچ کەچێ ئەو ئیسلامیانە ئەردۆغانیان پێ مرۆڤ دۆست و پێ ئەوەیە چێ بەزەرێ ئەڵڵاهو ئەکبەر لەعلم ملیاردێرە لەعلم گەورەترین ئەوەی چەکی هەیە شەرع هەروە ئەوە دەیبینن چ سازشی لۆ ئیسرائیل کردیە ئێران دەبینن هەموو ڕۆژ بڕۆنە سەیری ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو بکەن هەموو ڕۆژە دووسێ گەنجی کورد لە سێدارە دەرا بەدەیان کەسی ئیسلامی سیاسی دیفاعیان لەو ئێران دەکەن جاشایەتی لە بۆ دەکەن ئێگارە ئەوەندەت پێ دەکرێت تو قەڵەم بەدەستی تۆ هەوادارە چیوانی دەی دیفاع لە ئێران دەکەی لە چی ئەوەڵا لە دژی ئەمریکا و ئیسرائیل کاکە بە تێزی خۆت دژی ئەمریکا و ئیسرائیل بە نەک بتی بە سەنگەری ئێرانەوە بوو ئەوەی لە کوردستان هەیە خیانەتی نەتەوەییە بڕوا بکەن بووتە شتێکی زۆر نۆرمال خەڵک دیفاع لە ئێران دەکە کورە نەک دیفاع دەکا من ئەو ناوانە ژماردم بڕوان پێ بکەن هەیەانە دەستی سوورە بە خوێنی چەندین کورد لە کوردی ڕۆژهەڵات لە کوردی باکوور لە کوردی ڕۆژئاوا لە سی خوڕیکردن حتا بە حزب
حزبەکان دیتان خۆ مچوونە نەوەی نوێش تۆ سەگۆڕی ئیمام ئەوەی خامنەئی پرسەی کرد کاچی خۆمە تو وەرە کوردێک حزبەکی کوردی بچتە سەر پرسەی سەدام حوسێنی بە نمونە هەندە شت لە قالبی دیبلۆماسیەت دەرێتی دەستەخانەی خیانەت بە هەر حاڵ لە کوردستان تەڕاتێنی میت تورکە یان جارێک برادرێک باوە بڵێم دوای نمونە وتی بەنەوشیروانمان لە 2011 گوت بۆ سلێمانی ڕزگار ناکرێت کە پێمان دەکرێت وتی کاکە ڕزگارکردنی ئاسانە بەس پاراستنی قورسە 300 بنکەی ئێرانی هەیە 300 بنکە مەرز نییە ڕەنگی 300 ماڵ بنکە ڕەنگی 280 کوردبی بیستی فارسپی بەنمونە کوردەکانە لە هەموو مەحافەزەی سلێوەتی بەس بە تەقینەوە ئەوی وێرانمان دەکە کاکە بڕواب کە تەڕاتێنە لە هەولێر میت بە کاچف خۆی دێو دەڕوە بڕوا لەو کوردستانەی ئەتو بە هەر یەکەشی دەرەی دەڵێ لە هەولێری ئەڵێ ئەچمە مەتعەمی تورکی کە ئینەما زۆر گەورەیە تەماتەی تورکیم کرد ئەی هاوار چیان لەو گەنجەی کردیە زمانی تورکی لایەکی خەڵک دەزانی یعنی تورکیان زاڵ کردیە دیگەلەوەی کاکە خەڵک ناوێری مزاهرە دژی شتەچی تورکیا بکات و پارتی بە ئاشکرا لایەکی کوردستانی دایتە پارتی بە وەکو حزب لایەکی کوردستانی دایتە تورکیا ئیشیان لە بۆ دەکا دەیان وەکو مەلا مەزهەری بە ئاشکرا دیفاع لە تورکیا دەکە بە ئاشکرا دیفاع لە عوسمانیە دەکە عوسمانیش کاکە هەمان شتە خۆ عوسمانی خۆ کوردی ئەوە نەکردیە چەندی شۆڕشی کوردیان تاواندیتەوە شۆڕش و میرنشینەکان یعنی دیاردەیەک سەری هەڵدایە هاوڕێیان ئەوەی هەندەیە لە سەری ڕابوەستی بڕوا بکەن وەخت خۆی خەڵک دەبۆ جێی شەعبی کوردەیان کوشت فەقیرەی بڕوا بکە دەبۆ بەعسی قێزەوەند دەبوو وەڵڵا لە جامعەی ئەوانەی دەبوونە بەعسی بڕوا بکە یعنی قێزەوەند دەبوون بە زۆرم لێ بوو دەیان گوت فەسڵە کرێن هەتا ئەنە منەوە باز لە هەشتاکان دەگەم هەتا 86 هەتا دوای هەڵەبجەی دوای ئەوە خەڵک نەدەوێرە کۆ ئەوبی بڕوا بکە ئەو خەڵکانی دەبوونە بەعسی دەبوونە دەرەجە دوو لەم فەسڵی جامی ئەم برادەرێکم هەبوو دەفتەر خدمەیان لێوەگر گوتیان فەسڵت دەکەن وتی فەسڵم بکە دواتیانەوە یعنی ئەمە نەبووینە بەعسی لە کولیەی تەربیەی تاریخ ڕەوانین ئاداب تاریخ کران هەموو کەس دەزانی لە 86 نزیک 30 کەسە بوون وتیان فەسڵتان دەکەن تو فەسڵ یعنی بەعسی بوون کە بەو پەڕی ئەوە بوو کاکە ئێستا کە دەچی کوردی بەشەکان کە دەکوژی سی خوڕی دەکا دەستە پرسەی خامنەئی یعنی بە ئاشکرا پیاوی هاکان فیدانە یەکەکێکی ئەژی ئەمینی یەکەکێکی حەمەی حاجی مەحموودی بە ئاشکرات مەدحوو سەنای قاسم سلێمانی دەکا دەیانەوێت پێمانەوە بیوەڵەوە ئازادی فکر ئاخر ئەوانە بەدیلی هاوڕیان خاڵش کەش بڵێن لەسەر ئەوەی هەتا لە بیرم نەچ ئەوڕە ساڵیات یەکێتیە بڕوا بکەن ئەوانەی بەدیلی پاڤل لە پاڤلی قێزەوەترن ئەوە مشکلەکەیە مەلا بەختیار شێر زەعفەر بە نمونە ئەژی ئەمین حەف ژنی هەیە حەف ژنێک هەیە ئەژی ئەمین چ دەیە فەزاحەتی ئەخلاقی بە پاڤل باز دەکەی یعنی کابرایەکی فاسدە مرتەزەقەیە بە نمونە لەو لای دەگری شێخ زەعفەرە لەو لای مەلا بەختیارە وەرە ئەوانەی دژی ئەوەنە مەحموود سەنگاوینە نازم کاکە ئەوە پۆزیسیۆنی پاڤلیە ئەوە کارەسا بۆیە لەو ماوانە هەردوو برا چوونە ئەمریکا منەتی یەک کەسیان نەزان لەبەرەوەی دەیان ناسن بای چەندینە بەشیان ها بۆ زانیاری من نامێ ناو بدەم لە ئێستا ڕۆژگارێکدا دێ بڕوا بکەن بەناو خۆیان وەکو لۆگۆی پاڤلی پیشاندەن لە ناوەڕۆکدا سەر بە پاڤلن بەس بۆ هەندیانە بزان چێ دژی پاڤلە من نامێ خەڵک بترسێنم بەس هەن یان ئەوەتە سیخوڕی و پاڤل دەکەن هەیەنە کاکە ئەوە کارە ساتە پاڤل و قوبات یەکێتیان کردە قەشمەریات هەر پاڤل نە حزبی هێشت نە موئەسسەی هێشت و خاوەنی لالەزار و هەشتی تەمموزە ئیلە ئاخری کابرایەکە نەدەزانی قسە بکە بەس مجرد مادام دژی پارتی بخۆمانەوە نییە چەپرەی لۆ لێ بدرێ بە قوربان ئەتو دەبی مۆدیرە شێ پارتی باشە بشەندە بەڵام ئەوانەیە ئۆپۆزیسیۆنی پاڤلن لە پاڤلی سوکترن کاکە لە پاڤلی لاوازترن فاسدترن ئەوەیە کارە ساتەکان کەوا دەکە پاڤل و قوبات بڕۆنە ئەمریکا یعنی هەموو کات سەرۆکەکە ئەمریکا بۆ ئەوە ترامپ چوە سین جێگرەکەی هێشتەوە یعنی ئینسان کە دەستە شوێنە یەکەچی لە شوێنیدا بەجی دەمێ
هاد پاول و قوبادنەتی ئەوانەیان نەزانین لۆ لەبەرەی دایان ناسن مەلا بەختیار بای چەندە شێخ جەعفەر بە ئەوانەوە پۆزسیۆنی پاولینە کە دەزان هیچ فەریدونە و سالارە و هەر بۆ زانیاریتان جگە لەوەی ناوەندە جیهانیەکان حتا پارتیش ئێستا لێیان بێزارە لە هەر هەمیان بێزارە بڕوا بکەن احتیمام بە کەسیان نادا پارتیش ئەو زانیاریانە لای من لەبەرەوەی لێ دەرکەوت هەموو هیچیان لەبار نییە هیچیان پێ ناکرێ پێگەیان یەکا تو ناتوانانی شەڕی پاڤلی لە تەنیش پارتیۆ بکە یان لە ئەخلاقی پاڤل و قوباد نزیک بی کاکە یەک ئەمە دەتوانانی شەڕی پاڤل بکەین خەڵک جێ لەمە ڕادەگری لەبەر ئەوەی نمونەیەکی جیان لە پاڤلی وەچی پاڤلی دزنین زەلام کوژنین پارەی خەڵک ناخۆین مێژ بەڵام کاچی خۆم ئەتو وەچی پاڤلی چ دەچی شەڕی پاڤلی دەکەی یعنی ئەو گروپەی تر لاهوروان بچوو بوونا شوێنی پاڤلی چیان دەکرد دەگەڕانەوە سەر ترازی قەدیمی خۆیان قۆقابلە چیان دەکرد عەدالەتی کۆمەڵاتیان جێبەجێ دەکرد بە نمونە ئەو هەمویان لاهور بوو مەلا بەختیار حکمی ئەوانەمان هەموو دیت بوو بەرحاڵ هاوڕێیان من سەم نەما ببورن ئەلەو تەوقیتە لە بۆ من لەبارە بەڵام یەک تەڕاتێنی میت زۆر خەتەرە هاوڕێ میت و تڵاعەت و دوو دەبێ بەڕاستی یعنی من ئەو دۆسی ئەو کوردەی ڕۆژهەڵاتم لە بە یەکشت باسکردنی بەجددی میدیای کوردی نەحەقیانیان بە ئەندێک خەڵکم گوت وتی کاکە ئەمە ناوێرین وە کونگۆ باسکەین دەڤەری سلێمانی عینەن وەکو سەردەمی ئۆزدەمیر پاشا هەبوو لە جەنگی جیهانی یەکەم هەموو ئەوانەی چیمدی مامۆستا ئەحمەد خوازای بخوێننەوە دەزانین کە باز لەوە دەکا چۆن ئوزدەمیر پاشا کە یەک مەفرەزەی تورک بوو دەهات لە منتیقەی سلێمانی بوو یەک کەس نەدەوێرا دژی بیست ئێران وای لێ هاتیە بەجددی ئەوە دیتان پێ شەش کەس بەسە گۆڕی غەزەل بوون و ئێران بەشێک لە میدیای کوردی بەشێک لە حیزبەکان بەشێک لە بەرپرسەکان کاکە ئەو پاڤل و ئەوانە بڕوا بکەن ئەزیەتی زۆری ئەم دیشەکانیان لە سلێمانیدا من هەر ئەوەندە دەڵێم ئین جاسوسیان لە بۆ ئێران کردیە خەڵکی دیاریان هەیە جێیان دەستنیشان کردیە لە بۆیان بێگومان ئەمریکات ئەو تۆڕیان لێ دەکاتەوە ئەوەی تۆمباراکی کاچی خۆم تۆمباراک یعنی کابراایەکە دژە کوردەمە هەموو هاوارمان کرد بەستە هێور بوویتەوە ناتوانێت کۆم بکە باسیشم کرد نامەوێندە بچمەوە بەڵام بڕوا بکەن خەڵکانێکی زۆر هەن دژی تۆمباراک ئیشیان کرد ئیش دەکەن بەس خەڵکی کورد نە ئیحتیمامیان پێدەدا نە پارتی وێچێتی ئیش دەکەن کاکەوانە ئیش لە بۆ خۆیان دەکەن ئیش لە بۆ مەسەن دژی تۆمباراک ناکەن لە ئەمریکا مەسرور و پاڤل ئەوە پارە دەدەن لە خۆیان مەلا بەختیارە لە خۆیان بەس نادەن بە یەکێک کە دژی تۆمباراک ڕادەوەستا تحدای دەکرد گەندەڵی لێ کەشف کرد نایدەنەوانە ناچن لۆ بێک دروستکەن دژی تۆمباراک لە ئەمریکا کە دەیان کە سەرێنوەکو لیزیگرا هەموو ئەوانە دژی بوون ناکەن کاکە قیادەی کوردی کۆمەلگای کوردی حتا دەوڵەمەندی کورد ناچن ئیش بکەن دەنی ئەو خەڵکانە بکەن کە دژی تۆمباراک بوون بڕوان پێ بکەم من ناتوانم هەندە شتێ ئەلێرەیە ناتوانم باس بکەم ڕۆژگارێک دادێ هەموو ئەوانە باز دەکەم بیزنسی کورد نازانی لۆبی نەتەوەی نیشتیمانی دروستکە حزبی کوردی پارتی وێژن کاکە جێی مارک ساڤایە بەتاڵ بوو کوردێک دەکرێتەوە بڕوان پێ بکەن کوردێکی نیشتیمان بەروێ ناکرد کەس نایکەن نایکەن درۆ دەکەن ئەوانەوە دەیان بینن لە بەغدایە کو ئیش دەکەن لە ئەوروپاش بەس خەریکی خۆدە ئێستا پاڤل و مەسرور بەس ئەوەیان دەوێت لە ئەمریکا دیدار لەگە یەک کەسی بکەن بەڵام هیچ بیر لەوە ناکەنەوە دوو کەس وەکو لیزیگرا هەم بانمونە دوو کەس وەکو تۆلسی گابارد دوو کەس وەکو سەرۆشی دژە تیرۆر وەکو دەیان ئەو کۆنگرسمانانەی کە لە پشت قەزێک کوردەوە ڕادەوەستن یارمەتیان بدەن خەڵکێک بکەنە دۆستی کورد نایکەن ئەوان خەڵک دەکەنن خۆیان ئەوە مەسرور بچی دە دوازە دیدارن وەکو مراهقێک بکە یان پاڤل بچین دیدارێک بکە ئەوانەیان دەوێت ئەوانە فکری قەومیان نییە نێ بۆیە ئەگەنا خەڵک هەیە دەیان کەسی نیشتیمان پەروەر کورتێ لە ناو ناوەندانە پێڕاگەیە لە سەعافە دەگرێ دەبینن لە پەرلەمانی ئەوروپی بەس چێ دامیان دەکا لەو پەرلەمانی ئەوروپی وەزیر نییە کاکە چەند پەرلەمانتارەیە لە ئەمریکا هەیە لە ناو ڕۆژنامە نووسان هەن ئەمریکین کاکە دەستی کوردن دەبڕ دامیان بکەن پارە لە کنەوان هەموو لە دوو خانون و ڕابواردن ناچن لەسەر پرۆژەیەکی وەسەر بکەن بەرحاڵ هاوڕێیان من زۆرم گوت نامەوێت زیاتر سەرتان بگرم بێشێنم بەڵام ئەو ڕووداوانە ڕوویدایە
بەڕاستی ڕاستە تاریکیشی زۆر گەورە هەیە بەس قەت بێ هیوامە بن یعنی قات خەڵک بێ هیوانە بێ یەکەم هەم ئەو قانون هەموو سیستەمە دیکتاتۆرەکان زوو درەنگ دەڕوخێ کەس نەبووە ئەبەدی مابیتەوە تەنیاوەیە هەیە زیاتر و درەنگتر دوو ئەوە دەبینە ناو هەموو تاریکێک بە یەک مۆمی ڕوونا دەبێت هەر ئەو قەزەی نامۆ فازڵ وەکو نمونە دێنەوە دیتان ستانێ کرد ئەو هێزە ناڕەزایەتیە هەیە کە مەسئول زیڕەگی ئەمن دەزانم هاڕێ ئەمن یەکێک لەو دەنگ و ڕەنگانم لە ناو ئەزانم مەسئولی کورد چەند دەترسن لە سۆسیال میدیا کاتێک هجووم دەکرێتە سەرێ کاتێک پۆستەکیانە سەر دەنووسرێ سوپاس بەو کاتەی لەگەڵ من تا سەرف کرد سوپاسان دەکەم کاتێکی خۆش